دەچمەلای تەوەری یەکەمی بەرنامەکەوە. دامەزراوەی ڤژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی گفتوگۆیەکی کراوەی لەسەر ئایندە و پێگەی کورد لە ناوچەکە ئەنجامدا. جا ئەمە لە تەوەری ئەمڕۆماندا باس لەوە دەکەین بزانین گفتوگۆکان چی بوون، باس لە چی کراوە، ئایا گەشتونەتە هیچ ئەنجامێک، ئایا لە کۆتایی ئەم گفتوگۆیەدا هیچ ڕاستپاردەیەک پێشکەش دەکرێت یاخۆ بەبزانین ئامانج لەم گفتوگۆیەکە. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە کە پەیوەستە بە کورد و ئایندەی کورد و پێگەی کورد لە ناوچەکە دەچینە لای میوانەکەمان. ئارام سعید بەڕێوبەری پلانی استراتیژی لە دامەزراوەی ڤژن کە ڕاستەوخۆ لە ئەستەدۆلامان میوانە. کاگاران بەخێر هاتی و بەیانی و باش. زۆر سپاس. ماندوومان کردی، سپاس کە لەگەڵمانی. بەخێر بێ سەر چاوەکان. کاگاران بەگشتی باسێکم گفتوگۆیەمان بۆ بکە بزانین تیشخرایە سەرچی و ئامانج لەم گفتوگۆیە چییە؟ تا سپاس بۆ کورسات، سپاس بۆ کورسات و هیوادارم بینەرانی بەڕێزیش سوود لەو گفتوگۆیەمان بینن. خۆی لە ڕاستیدا ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین توێژینەوەی بکەین لەسەر ئەوەی کە کورد پێویستە لە بەغا چی بکات. بۆ ئەوەی بزانین کورد لە بەغا چی بکات کۆمەڵە لایانی هەیە، هەم لایانی یاسایی و دەستوریمان هەیە، هەم لایانی سیاسیمان هەیە، هەم لایانی ئابووریمان هەیە. بۆ ئەم مەبەستە ئێمە نخبەیەک لە سیاسی و لە ئەکادیمی و لە چالاکوان و لە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و لە هەموو ئەمانەمان کۆ کردەوە بۆ گفتوگۆیەک لەسەرەوەی کە کورد لە بەغا چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو دۆسیانەی کە لەگەڵ بەغدا هەیەتی. ئێمە زانین ئێستا لە مەسلەی کورد تەنها لە مەسلەی موچەیە کورد بۆتەوە. ئێمە لە عێراقا بە تەنها کێشی موچەمان نییە، کێشی ترمان زۆرە. کێشەکان هەموو ئەو کێشانەی تر پێویستە ئیشیان لەسەر بکە. باش لەم گفتوگۆیەکەدا باسی ئەو کێشانەتان کردووە؟ بەڵێ دیارە بەشێک لەوانە پەیوەندی بەوە بوو کە سەرکردایەتی سیاسی کورد لە ماوەی ڕابردووە کەمتر گرنگی بە پێکهێنانی ئەنجومەنی ئیتیحادیەوە کە ئەنجومەنی ئیتیحادی ئەنجومەنێکی زۆر گرنگە بۆ پێگەی کورد، پێگەی هەموو نەتوانێت ترکرد ناو عێراقا ئاژین. بێگومان لایەنیش ترکە باسکرا لایەنی وابەستەی ئابووری هەرێمە، یعنی هەرێم لە ڕووی ئابووریەوە وابەستە بووە بە بەغاوە، یعنی خۆی ناتوانێت پشت بە خۆی بەستێت. یعنی ئەمەش خۆی چێکە لە کێشەکان کە لە گفتوگۆیەکی پێشوە ئەمە باسمان لە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات کرد. ئەمانە بۆچی گرنگن؟ لەبەرەوەی تۆ کاتێک کە توێژنەوەیەکەکەی توێژنەوە بریتە لە شیکردنەوەی کۆمەڵێک زانیاری کە بەردەست دەکەون، توێژینەوە وەرگرتنی ڕای جیاواز و خەڵکی جیاوازە. هەموو ئەمانە ئەتوانێت وەرەقەیەکی سیاسی پێک بێنێت کە سبینێ ناوەندی بڕیار کە بڕیارێک لەسەر چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ بەغدادات بڕیارەکەی دروست بێ، بڕیارەکە جێی متمانە بێ، لەبەرەوەی کە پشتی بەستووە بە کۆمەڵێک داتای گرنگ، پشتی بەستووە بە کۆمەڵێک شیکردنەوەی جیاواز، پاشان لەسەر بڕیارەکە لەسەر بنەمای توێژینەوەیەکە درێکە توێژینەوەکە بەڵە لە گفتوگۆیەک بێگومان تەنها ئەم گفتوگۆیە نییە. ئێمە هەم لایەنەکانی ترێم گفتوگۆیە هەم لە ڕابردووە هەندێکیمان ساز کردووە، هەم لە ئایندەشە یعنی بەردەوامە بێ. ینی توێژەرەکە لە ناو گفتوگۆکانە هەم تێبینی و سەرنجەکانی خۆیان نووسێ و هەم پێشنیاری کۆبوونەوەی تر و فۆکەس گروپی تر و تەنانەت ڕاپرسیش ڕایگەشتیش وەرەگیرێت، ینی لە ماوەی ئایندەیە بۆی کە بتوانین چۆن پێگەی کورد لە بەغدا بەهێز کرێت. ڕای جیاوازە بوو لە ناو گفتوگۆکانە؟ بێگومان ڕای جیاوازە بوو. ڕاهەیە کە ئەوەی کە بۆ نمونە ئەوەی کە لە ناو خەڵکا بینیمان لە ماوەی ڕابردووە لە هەڵوێستی نیشتیمانی بەرامبەر بە ڕۆژاوا، ئەم هەڵوێستا ڕەنگی نەداوەتەوە لە ئاستی ناوخۆی هەرێما بەرامبەر بە بەغدا. لە بەغدا کەمتر ڕەنگی داوەتەوە. ئەو یەکبوونەی هاوڵاتی و هاونیشتیمانیانی کوردستان لە کوردستانە لە ناو گفتوگۆکانی نێوان حیزبە سیاسیەکانە ڕەنگی نەداوەتەوە. یعنی بۆ نمونە تا ئێستا فراکسیۆنە کوردستانیەکان
گوتارێکی هاوبەشیان نییە لە بەغدا تا ئێستا ڕێک نەکەوتون لە یەک گوتار لەسەر یەک گوتار لە بەغدا کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆسیە هەستیارانە بکەن کە لە بەغدا ڕوبەڕوویانە بێتەوە. یعنی ئێمە هەم مادەی 140مانەیە هەم ئەنجومەنی ئیتیحادیمانەیە یعنی مۆزوعەکە تا عێراقیش لە سەروبەندی دامەزرانی حکوومەتی عێراقیدایە چۆن کورد ئەتوانێت باستان لێوکە لەم گفتوگۆیە لەم ئەم حکوومەت تازای کورد چۆن بتوانێت پێگەی خۆی لە بەغداد بەهێز بکات بە جۆرێکی تر بێ جیاواز لە ڕابردوو. بێگومان یەکێک لەو فاکتەرانەی کە زۆر گرنگە ینی چاک بخشێنەوە بە هاونیشتیمانانی کوردستان بە ڕای خەڵک بە سەرنجی خەڵک بە پشتبەستن بەو ئێمە زانین هەموو زانکۆکانی کوردستانە و لە هەموو ناوەندەکانی لێکۆڵنەوە توێژینەوە چەندین وتار و نووسین و توێژینەوە هەیە لەسەر ئەم بابەتە. یعنی ئەمانە زۆر گرنگە پشتیان پێبەسترێت گویان لێ بگیرێت و حسابیان بۆ بکرێت ئەگەر بتوانن لەسەر یەک گوتار ڕێک بکەون بۆ ماوەی ئایندە ئێمەمە ئەوشمان لە یاد نەچێ ینی لەم گفتوگویانە باسی مەسلەی ڕۆڵی وڵاتانی ئیقلیمی کرا باسی ڕۆڵی ناوەندی نێودەوڵەتی کرانی ئێمە زانین عێراق بەدەر نییە لە هاوکێشە نێودەوڵەتیەکان بەدەر نییە لە هاوکێشە ئیقلیمیەکان هەموو ئەمانە ڕۆڵیان هەیە. کورد چۆن بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ لە ناوم هەموو هاوکێشە ئاڵۆزی کە لە ناوچەکە هەیە لە ناوچەکە بە چەند هاوکێشەیەکی ئاڵۆزا تێپەڕێ. ئێستا ئێمە لە بەردەم ئەگەری شەڕێکی قورسین لە نێوان ئەمریکا و ئێران لە لایەکی تر سووریا بارودۆخ زۆر ناجێگیرە و ئەگەری هەیە ئەم گروپانەی کە لەگەڵ حکوومەتن و کە پیانەوترێ وەزارەتی بەرگری پێگاتون لە گۆمەڵێ گروپی ناکۆک و جیاواز کە ڕەنگە لایەندەیەکی نزیکە ئەوانیش پێکدادان ڕووبا لە نێوانیاندا. پاشان ئەو هێزانە بەشێکی ڕەنگە کاریگەریان هەبێت لەوەی کە سەقامگیری عێراق بخەنە ژێر مەترسیەوە. هەموو ئەمانە ئەگەرن کە ئەبێ دراسە بکرێن ئەبێ لێکۆڵینیان لەسەر بکرێ ئەبێ لەسەریان ڕابۆستین کە بۆ ئەوەی کە بڕیارێکی دروست بدرێت لەسەر پێدوالەنە ئەو هەموو ئاڵۆزی کە ئێستا باست کرد. بڵێ دۆخی کورد ئێستا چۆنە لە عێراق؟ دۆخی کورد لە ڕووی دەستوری و قانونیەوە پێگەیەکی بەهێزی هەیە. لە ڕووی سیاسیەوە پێویستی بە جۆرێک لە گوتاری جیاوازتر لەوەی ئێستا لە ڕووی ئابوووریەوە بێگومان تا ئێستا پشتی بەستەوە بە بەغدا ینی کەمتر هاندانی پیشەسازی و کشتتوکاڵی ناوخۆی و یعنی ئەو ڕەگەزانە کە هەیە کە سەرچاوی داهات ئەمە چەشن بکات ینی بەتەنها زۆرجی سەرنجە بەڕاستی کە بزەبت کێشەی هەمومانەکە سەرچاوی داهات یێرم پشتی بەستەوە بە بەغداد. لەم گفتوگۆیانەدا وەکو چۆن شارەزان و کەسانی سیاسی بەشداریان کردو تا چەند کەسانی ئابووری ناس چاودێرانی ئابووری یا شارەزانی ئابووری یاخۆ شارەزانی کشت و کاڵ چۆن بتوان ئەم بابەتانە بەرەو پێشوە ئایا هیچ بەشداریان کرد بوو لەم گفتوگۆیانەدا یاخود لەو ڕایگشتیانەی کە پێشتر وەرتان گرتووە هی خەڵک شارەزانی ئابووری تر لە دەرەوەیم گفتوگانە هیچ ڕاوبۆچینی خۆیان و تۆ لەسەر ئەمە ئێمە بەر لەم گفتوگۆیە لە هەفتەی ڕابردووە گفتوگویەکمان بە هاوکاری لەگەڵ پەیمانگای تەکنیکی کوردستان کرد. لەو گفتوگویە هەمووی ئابووری ناز بوون هەموو پرۆفیسۆر و ئەکادمی ئابووری و ترێت خەڵکی زانستە سیاسیەکانیش ئامادە بوون. گفتوگۆمان لەسەرەوە کرد کە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان چونکە لە عێراقیشدا بەڕاستی خۆی ئەمە هەیە. هەموو ئەو تەحەدیانە باسکرا کە لە بەردەمی کوردایە چەند ڕاستپاردەیەک ئامادەکراون بۆ ئەوە هەموو ئەم گفتوگۆی پێش و ئەمەش و ئەمانەی لە ئایندە شاکرێ دیارە ڕەنگە چەند بانجێک بخایانێ چەندین نەخێر چەندین چالاکی تر بکەین بۆی کە ئێمە بگەینە ئەوەی کە وەرەخەیەکی سیاسی ئامادە بکەین کە پێی بڵێن پۆلیسی پێیپەرێک کە بتوانێت یعنی بەرچاوڕوونیەک بات لەسەر ئەوەی کە
کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆسیا بکە لە بەغداد، چۆن کێشەکان چارەسەر بکە، چۆن بچێتە ناو گفتوگۆکانەوە، بە چه گوتارێکەوە بچێتە ناو گفتوگۆکانەوە، ئەوان چیانەوێت لە کورد. و پاشان کورد دەبێ ئیمکانیاتی خۆشی بزانێ، ینی بزانێ خۆی لە چ پێگەیەکە هەیە، ینی پێگەی خۆی لێکوێدایە و ئینجا بڕیار لەسەر ئەو شتانە باتکەی کات. یعنی ئەگەر تۆ پێگەی خۆت نەزانیت و هەندێک گوتار هەیە بیستین، ینی گوتاری ڕقوکینە گوتارێکی باش نییە، ینی گوتاری ئەوەی کە ئێمە بمانەوێ بیگەینە ئاستێک گوتارێک کە دوژمنکارانە بێ بێگومان باش نییە. ئێمە هەموو جارێک هەموو کاتێک هەم سیاسەکان و هەم ئەکادیمی و ڕۆشنبیرەکانیش تاکید لەسەرەوەکەنەوە کە گرنگە گفتوگۆکان لەسەر بنەمای لێکتێگەیشتنێکی زانستیانە و بە بەڵگە و بە یاسا و بە قانون و بە دەستور بێگەڕانەوە بۆ دەستور دیارە خاڵێکی زۆر گرنگە بۆ کورد. باشە کاگارەمەوانی کە تا ئێستا بەشداریان کردو لەم گفتوگوێدا و بەڕێزت باس لەوە کرد کە بەردەوامی دەبێت، بەڵام تا ئێستا ئەوانەی کە بەشداریان کردو لەم گفتوگویانەدا یاخود هەمووتان کۆکن لەسەر ئەو خاڵانی کە کام خاڵانە گرنگە و دەبێت کاری لەسەر بکرێت بۆ بەهێزکردنی پێگەی کورد یاخود ئایندی کورشیلێت. بێگومانەوەی کە لە زۆربەی گفتوگۆکانە دووبارە بێتەوە کە ئەو وابەستە ئابووریە کە هەرێمی کوردستان هەیەی ئەمە پێویستی بە چارەسەرێکی ڕیشەی هەیە. یعنی ئێمە زانین کوردستان، یعنی بۆ نمونە کوردستان لە ڕووی کوشتتوکاڵیەوە، لە ڕووی بەرهەمی کوشتتوکاڵیەوە، لە ڕووی ژینگەییەوە توانا و ئیمکانیاتی هەیە. یەکێک لەو دکتۆرە بە ڕێزانەی کە بەشدار بوو کتێبێکی لەسەر ئەوە نووسیوە، ینی باسی ئەوەیە کرد کە کوردستان تا 300 ساڵی تر ئەتوانێ بەبێ داهاتی نەوت بژێوی و ژیانی هەرێمی کوردستان دابین کات بەبێ ئەوەی پێشبەستێت بنەوت، یعنی لە ڕووی داهاتی کوشتتوکاڵی خۆیەوە، یعنی بەرهەمی ڕۆکی خۆیەوە. یعنی تەنانەت باسی هەندێ جۆری ڕۆکی کرد، هەندێ داری باس کرد کە بۆ دەرمان بەکار لەم گفتوگوێدا باسی لێوە لە گفتوگوی هەمە چەشنکردنی ئابووریا باسکرا کە یعنی باسی هەندێک داری کرد کە ڕەنگە لە ساڵێکە داهاتی ملیۆنێک دۆلار بێت. ساری ئەوە لێ بکەم جا باش خۆت باس لێو کرد، ینی کەواتە ئەوانەی جوتیاران یاخود ئەوانەی کشتتوکاڵەکەن یاخودی داهێنانێکیان لە کشتتوکاڵا کرد و ئەتوانێت بۆ هەرێمی کوردستان سوودیە بێکەواتە ڕاو بۆ چوونی ئەوانیشتان وەرگرتووە. بەڵێ بێگومان ئێمە بڕوامان وایە ئەم گفتوگوۆیە چەند لایەنێکی هەیە وکوتم، لایەنێکی ئابووریە، لایەنێکی سیاسیە، لایەنێکی دەستوریە، یعنی ئەبێ لەسەر هەر سێ ئاستەکەیشی لەسەر بکەین. ئێستا لایەنە ئابوووریەکە ئیشمان لەسەر کردووە کە بریتە لە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات. ئەمە لایەنی سیاسی ئیشمان لەسەر کرد، دوای ئەوە دێنە سەر لایەنی دەستوری، پاشان لە کۆی ئەم گفتوگویانە ڕەنگە ڕاپرسیش بکرێ، ڕەنگە فۆکەس گروپی تر بکرێ کە بۆ کۆکردنەوەی زانیاریەکان، پاشان شیکردنەوە بۆ ئەم داتایانە بکرێ، چکە تۆ کە شیکردنەوە و لەسەر بنەمای ئەو زانیاریانە کرد کە دەست دەکەوێت ئەتوانی بگەیتە بڕیارێکی دروست. یعنی بۆ مانایی تۆ بۆ نمونە کە توانای کشتتوکاڵی هەرێمی کوردستان ئەزانی هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە کە پشت بەستێ بەخۆی لە ڕووی ئابووریەوە بە مەرجێک. جا ئەوەی گرنگە کاگەڕام نەکتەنها بەرهەمەکە خۆی و خۆک و خودی خۆی بنێرێتە دەرەوە، بۆ نمونە چەندین بەرهەمی ترمانێکە لە کارگەکانە دروستەکرێت ڕەنگە لە وڵاتانی دەرەوە هەر نەبێت و دەبێتە سەرچاوایکی داهاتی باشیش بۆ هەرێمی کوردستان. کەواتە ئەی لەگەڵ خاوەن کارگەکان هیچ قسەتان کردووە لەم بارەیەوە ڕاوبۆچی نێوانتان وەرگرتووە؟ بەڵێ بێگومان ژووری بازرگانی ئامادەی ئەو کۆبنەوانە بوون، ئەوانیش کێشە و گرفتیان زۆرە. یەکێک لە کێشە و گرفتە سەرەکیەکانیانەوەیە کە حکوومەت ئاسانکاری بۆ کارگەکان ناکات، بۆیە بەشێکی زۆری کارگەکانی سلێمانی داخراون. یعنی ئەو ئاسانکارەی ئەمە بێگومان لە هەولێریش، ینی لە هەرێمی کوردستان ئەو ڕێگریانەی کە ینی ئەتوانین بڵێن ئەو ڕێنمایانەی کە حکوومەت دەرێکە ئەبێت بە ڕێگری بۆ لانی پیشەسازی ئابووری و پێشکەوتنی بەرەمێنانی کوردستان.
يعني هەندێک ڕێنمایی هەیە کە باس کرا لەم گوتوگوانێ ئێمە ئەتەوانەش بکەن بە خاڵ. بەڵێ هەندێک ڕێنماییە بەسەر چوون هی سەردەمێکن کە ئەبێ گۆڕانکاریان تیا بکرێت پێویستە ئەپدەیت بکرێت ئەبێ ئەپدەیت بکرێتەوە یعنی زۆر نمونە باسکرانەوەی کە پێویستە ئەم ڕێنمایانە گۆڕانکاریان تیا بکرێت ئەم نمونانە ئەدرێتە دەست حکوومەت بووی بتوانێت چاکسازی تێدا بکات بێگومان هەموو ئەم کۆکراوەی هەموو ئەمانە دوایی ئەکرێ بە توێژینەوەیەک و تەسلیم بە هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکرێ نەک تەنها حکوومەت یعنی بۆ نمونە ژووری بازرگانی حکوومەت ئەو وەزارەتی پەیوەندیدارە یعنی هەموو ئەو فەرمەنگانەی پەیوەندیان بە و کارانەوە هەیە یعنی ئەوەی لەسەر ئێمەیە بتوانین ڕاستپاردەکان لە پەیپەرێکە لە یەک لاپەڕا لە لاپەڕەیەکە کۆ بکەینەوە کە پیان بڵین ئەمانە چارەسەرن بۆ کێشەکان کاگەران باس لەوە کرد کە ئەم داتانە دەبێت شیکردنەوەی بۆ کرێت و شەن و کەوت کرێ کی ئەم بابەتانە کە ئەو لایەنە پەیوەندیدارانی کە ئێستا بەڕێز باس لێو کرد یاخود چ لایەنێکی شەن و کەویەکە ئێمە هەر جارێک بۆ ئەم گفتوگوانە لە دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵنەوەی استراتیژی بەشی توێژینەوەکانمانەیە بەشی توێژینەوەکان توێژەرێک ڕاستپێرێت یان زیاتر لە توێژەرێک هەندێک جار بابەتێک زیاتر لە توێژەریش پێویستە توێژەرێک ڕاست پێرێت بۆی ئەو ئەرکە بکات ئەو توێژەرە خۆی هەم بەجیا لەوەی کە لەم گوتوگانە بەشدارە هەم خۆی مقابلاتەکە هەم خۆی زانیاریەکان کۆکاتەوە هەم ئێمە پەیوەندیشی باشمان لەگەڵ حکوومەت و ناوەندەکانی بڕیار هەیە وەک ڕێکخراوێکی ناحکومی زانیاریان لێوەرەگرین زانیاریان لێوەرەگرین لەسەر ئەو بەرهەمانەی هەیە ئەو ڕێنمایانەی هەیە و هەموو چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ جوتیارەکانە لە ڕۆکانی ترەوە حتا مەسلەی گومرێک مەسلەی باج مەسلەی داهاتەکان یعنی هەموو ئەمانە ئەم زانیاریانە کە کۆکرێتەوە بێگومان دوایی زانیاری شیکاری بۆ کرێت کە شیکاری بۆ کرێت لەسەر بنەمای ئەو شیکاریانە ئەتوانی بڕیار بیت لەوەی کە تۆ بە چه ئاراستەیەکە ینی بڕیارێکی گونجاو بیت لەسەر بابەتەکە باشە باس لەو کرد کە ڤیژن خۆی دامەزراوێکی ناحکومیە ئەی نێوانتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە بەشداریان کردبوو لەم گفتوگویانەدا یاخود لەو ڕاپرسیانی کە ئەنجامی ئێن ڕێکخراوە ناحکومیەکانی دیکە چیەڵێن هیچ هەماهەنگیتانەیە لەگەڵیانە بەڵێ ئێمە قۆناغی ئایندەمان بێگومان لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی ناحکومی لە ئاستی عێراقا ڕێکەوتنامەی هاوبەشمان هەیە لە بەغدا چەند سەردانێکمان کردووە کە پەیوەندیکی باشمان لەگەڵ ناوەندەکانی توێژینەوەی بەغداژەیە نەجەفیش تەنانەت لەگەڵ ئەو ڕێکخراوانەی لە ئەنبار و لە مووسڵ و لە شوێنەکانی تریشن پەیوەندیمان کردووە یعنی کە ئێمە بتوانین پرۆژەی هاوبەش و پێکەوەی بکەین بۆچی ئەمە گرنگە لەبەرەوەی کە ئێمە هەموو ئەو ئیشانەیەکەین پەیوەندیان بە عێراقیشەوە هەیە یعنی ئێمە لەسەر ئەم بابەتانە ڕێی هەرێمی کوردستان وەرەگرین بەڵام گرنگە ڕێی عێراقیش بزانین ڕێی ناوەندی بڕیاری عێراقیش بزانین بۆی لەناو ئەمە خاڵە هاوبەشەکان بدۆزینەوە کە بزانین چۆن ئەتوانین ئێمە لە ڕێگەی ئەم پەیوەندیەوە ئەم ئیشانەوە یعنی لە ئایندەیەکی نزیکە ئێمە دیدارێکی گەورەمانە بێ کە ناوەندەکانی توێژینەوەی بەغداش بەشدارە بن لەو دیدارەیە ڕەنگە زۆر لەم مەسەلانە باس بکرێ زۆر لە کێشە دارایەکان مەسلەی موچە مەسلەکانی تر هەمووی بخرێتە بەرباس و لێکۆڵینەوە و هەمووشیان بگەێنێتە ئاستێکە چارەسەرێک دروست کرێ بە ناوی وەرەقەی سلێمانیەوە وەرەقەی سلێمانی بۆ چارەسەری کێشە دارایەکان بۆ نمونە باشە کاگەران باس لێو کرد کە ئێمە پێشەوەی ئەمانە بکەین بە ئەم ڕاستپاردانە بنێرینە دەرەوە یاخود بۆ بەغداد بیبینن چیە ئەیدێن بۆ بەغداوانی ئەم ڕاستپاردانە یاخود نا ئەمە لە کاتێکانێرێت بۆ بەغدا کە تەواو بێت باش بۆ پرسیاریەوەم کردکەوەتە بەم هەموو فلتەرەیە ئاڕات کە باس لێو کردێتێتە لایلانە پەیوەندیدارەکان تر و یاخود لای بازرگانەکان و ژووری بازرگانی و ئەمە قڕز نییە پرۆسەکە قڕزتر ناکە نەخێر ئەمە دوای تاوانبوون ئەنێرێ ینی بۆ نمونە لە ئاستی ژینگەیە ئێمە لەگەڵ وەزیری ژینگەی عێراق هەم قسەمان کردووە واتە بۆ هەموو فلتەرەدا بڕوات یعنی تۆ
سابی بکە ئەگەر ئیشێک لەسەر ئاوی تانجەرۆ بکەی بەڵێ پەیوەندی بە دیالەوە هەیە یعنی ژینگەی عێراق پێکەوە بەسراوەتەوە دروست یعنی هەرێمی کوردستان دابڕاو نییە لە شوێنەکانی تر یعنی ئەم ژینگەیە کارەکانیان پێکەوەی هەرم ئاوەیە ئەڕاتەوە دیالە ڕاتەوە پارێزگاکانی تری باشووری عێراق بۆیە ئیشکردن لەسەر ژینگە پەیوەندیبانیشەوە هەیە یعنی ئەبێ عێراقیش لەم مەسەلانە هاوبەش بێ و بەشدار بێ بۆی وەک شەریک مامەڵە لەگەڵ عێراقیش بکرێ بۆی کە ئیشەکان یعنی وەکوتم توێژینەوەکان بە شێوەیەک بێ کە ئەوانیش سوودمەند بنلی بۆ بڕیاردان پشتی پێبەستن کە لە کۆتاییدا خەڵک سوودمەند دەبێت لەو بڕیارانەی کە لەسەر ئەنجامی لەسەر بنەمای توێژینەوەیەکە درێتیانی باشە کاگەران بەدەر لەم بابەتانە بابەتی ئابووری و ژینگانی کە باسمان کرد باس لە ڕۆژ ئاوا کرد تا چەند لە گفتوگۆکان تا باس لەم بارودۆخی ڕۆژ ئاوا کرا ئایا ڕاوبۆچوونەکان چی بوون ئایا بۆچوونەکان ئەوە هەبوون کە بەڕاستی ئەمە ئەم کۆدەنگی کە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لە دەرەوەی وڵاتیش دەمابینی کوردان چەندەیەک دەنگ بوون تا چەند لەم گفتوگویانەدا باز لەوە کراکە بەڕاستی ئەمە خاڵێکی گرنگە بۆ گەڕانەوەی ڕۆحی نیشتیمانی بڵێ خۆی لە ڕاستیدا ئاماژە بۆ کرا کە ئەم ئەزمونەی ئەم جارە لە مەسلەی یەکبوونی هاونیشتیمانیان لە ئاستی مەسلەی ڕۆژاوە ببێتە گوتارێک بۆ باشووریش یعنی باشووریش جۆرێک لە گوتاری یەکبوونی هەبێکە بە شێوەیەک لە ئاستی بەغایە توانای بەێستر بێ چونکە ئەگەر ئەمە ڕەچاو نەکرێت یعنی چارەنووسێکی باش چاوەڕێی هەرێمی کوردستانیش ناکات بێگومان هەموو دابەشبوونێک ئەتوانرێ لە دەرەوەی خۆت ئیستیغلال بکرێ و بەکار بهێنرێ و خراپ مامەڵی لەگەڵا بکرێ بۆیە زۆر تاکید لەوا کرایەوە کە ئەم یەکبوونەی بەرامبەر ڕۆژئاوا بوو لە هەرێمی کوردستان لە باشوور یعنی ببێتە نواتی یەکبوونێک لە هەرێمی کوردستانیش کە هیوادارم لە ئایندەیەکی نزیکە ئەمە ڕنگ باتەوە یعنی لە گوتاری کورد لە بەغایە ڕنگ بداتەوە یعنی تەنانەت لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش یعنی هەمویان دڵنیام لەوەی کە خاڵی هاوبەشیان هەیە کە ئەتوانن لەسەری ڕێککەون و پێکەوە یەک دەنگ بن کاگەڕان پێتان وایە سەدەی کورد دەبێت من پێم وایە سەدەی کورد دەبێ ئەگەر کورد خۆی ئامادە بێ ینی چونکە کورد پێویستە خۆی ئامادە بکات بۆی ینی کاتێک و دەرفەتێکی گرنگ لە بەردەمی کوردایە ئەگەر خۆی ئامادە بکا بۆی لەبەرەوەی کە ئەبێت هەموو ئەو ڕیسکانەی لە بەردەمیایەتی بیزانێ هەموو تەحەدەکانی بزانێ بۆ ئەوەی کە ئەمە بکات ئەبێت لە ناوە ئامادە بێ یعنی ئامادەیی یەکەم خاڵی یەکەمی ئامادەی ئەوەیە کە کورد گوتاری یەک خات کورد پێکەوە کار بکات کورد بەدەر لە جیاوازیەکان یعنی ڕاستە جیاوازی هەرە بێت هەر بووشە ینی با جیاوازی هەبێت یعنی تۆ سەیری مەسلەی فەڵەستینکە یعنی لە مەسلەی فەڵەستینە حەماس لەو پەڕیتون دڕەویەوە و لەم لاوە منەزەمەی ڕێکخراوی ڕزگاری خوازی نیشتیمانی فەڵەستین هەیە کە چەند دوورن لە یەک بەڵام لە ئاستی مەسلەی فەڵەستین و زەویەکانی فەڵەستین و کێشەکانی فەڵەستین گوتاریان جیاواز نییە یەک گوتاریان هەیە یعنی ئێمە ئەبێت یعنی ئەبێت تاچی کوردی بگاتە ئەوەی کە تاچی کوردی یەک گوتاری هەبێ کە هاوبەش بێ هاوبەش بێ بۆ هەموو کورد و ئەم گوتارە تا ئێستا هەستەکەن لە شعوری مرۆڤی کووردا لاوازە ئەمەی ڕۆژاوا ئەم خرۆشانەی بۆ ڕۆژاوا دروست بوو ئەم هەستەی ناو لە شعوری مرۆڤی کوردی وروژان کە جارێکی تر ئەمە دروست بکرێتەوە هیوادارم هیوادارم ئەمە درێژە پێدەری هەبێ و بتوانین بەردەوام ئینشاڵڵا دەست خۆش کاگارە ماندوومان کردی
سپاس کە لەگەڵمانە بووی بەڕاستی گفتوگویەکی خۆش و چڕ و پڕمان کرد. زۆر سپاسانەکەم. سپاس بۆی. بەڵێ سپاس بۆ ئارام سعید بەڕێوەبەری پلانی استراتیژی لە دامەزراوی ڤیژن کە ڕاستەخۆ لە ئەستە دوێلامان میوان بوو.